ئاشکرایە مانجی ئادار مانجی سێ بە نسبەتی کوردەوە مانگێکی گرنگە چکە زۆربەی هەرە زۆری یاد و بۆ نەخۆشی و ناخۆشەکان لەو مانجەیە بۆیە بە بۆنەی هاتنی جەژنەکانی ئادار بە تایبەتی نەورۆزی کوردان پیرۆزبایی خۆن لە سەرجەم گەلی کوورد دەکەین و ئەوەی ئەمەوێ لێرە ئاماژەی پێ بکەم دوو خاڵی زۆر گرنگە لە نەورۆز چونکە هاتنەکایی نەورۆز کە بوو بە جەژنێکی نەتەوەی بە نسبەتی گەلی کوردەوە بەگژاچوونەوەی ستەمکاران ماخۆی لە خۆیدا کورد ئەوەی مای شانازی و جێی شانازی بێکە لە نەورۆز پێی ئەکا بەگژاچوونەوەی نائەدالەتی و بەگژاچوونەوەی نایەکسانی و بەرەنگاربوونەوەی ئەو هێزەیە کە هەمیشە ئەوێ گەل و ئیرادەی گەل بخاتە ژێر دەسەڵاتی خۆیەوە بۆیە هەمومان ئەزانین کە بەر لە 2720 ساڵ بەر لە ئێستا خەڵکی کورد بە ڕەمزی ئاگر و بە ڕەمزی پێکەوە ژیان و بە ڕەمزی بەگژاچوونەوەی نائەدالەتی و پێنانەکایەوەی یەکسانی ئەم جەژنەی کردە بناغەیەک بۆ پێکەوە ژیان و بۆ دانانی تاریخێک مێژوویەک کە کورد هەمیشە بە درێژایی مێژووی خۆی تاماویشەوە شانازی بە و ڕۆژەوە بکە بۆیە ئێمەش لێرە ئەو پەیامە دووبارە ئەکەینەوە کە کورد مادام پێناس و تعریفی بۆ نەورۆز ئەو هەیە هەمیشە ئەبێ ئەو ئیرادەیە ئەو بەگژاچوونەوەی نائەدالەتی و نایەکسانی هەر بەردەوام بێت بە بۆنەی هاتنی جەژنی نەورۆزی 2723 کوردی پیرۆزبایی لە گشت کوردێک ئەەکەم لە کوردستانی هەر چوار پارچەی کوردستان و لە گشت دنیا ئەو نەورۆزەی کە بووە ڕەمزی بەگژاچوونەوەی نادادپەروەری و ستەمکاری و هەر لە کۆنەوە کورد بەوە ڕاهاتوە دژی هەموو ستەمکاریەک بوەستێتەوە ومێدەوارم لەم نەورۆزەدا ببێتە جەژنی یەکبوونی کورد و تەبایی نێوان پارتە سیاسەکانی هەرێمی کوردستان و پێداچوونەوە بە هەڵەکانیان بۆ ئەوەی بتوانن جارێکتر لە ڕوانگەیەکی نوێتر جیهانبینیەکی نوێترەوە خزمەت بە تاکەکانی خۆیان بکەن و ئەم ئینتیمان نیشتیمانیەی کە پێشتر هەبووە بە هەمان ئاراستە زیاتریش بگەڕێتەوە بۆ ناو تاک بە تاشی کوردستان و دووبارە پیرۆزبایی خۆم بۆ سەرجەم گەلی کورد لە هەموو دنیا و لە هەر چوار پارچەی کوردستان دەکەم.